بەڵێ لەسەر هەڵبینی بتکۆین کە بۆ چوارەم جوار لەم ڕۆدا ڕوویداوە تا 4 ساڵ جارێک هەڵبینی بتکۆین ڕوودەدات ئەمڕۆ سەلەبانی ئەمڕۆ کاتژمێر 3 بەدواوە دیار دووبارە هەڵبینی بتکۆین ڕوویدا بازای نرخەکان لە ئێستادا چۆناییە هەروەها ئەو 4 ساڵ جاری کە هەڵبینی بتکۆین تێدا ڕووی ئەدا چۆنی بووە دیارە هەڵبینی بتکۆین سەلەبانی ئەمڕۆ ڕوویدا پرۆسەیەکە کە 4 ساڵ جارێک هەڵبینەکە ڕوودەدات. بەڵێ ئێستا و ساڵانە نیشان دەدەین کە هەڵبینەکە تێدا ڕوویداوە لەگەڵ کاریگەریەکان نرخەکانیشی بۆ یەکەمی جار لە 28 دوانزەی 2012 هەڵبینی بتکۆین ڕوویداوە 4 ساڵ جارێک ڕوو ئەدا 4 ساڵ دوای ئەو 2016 دەکات لە نوێی حوتی 2016دا جارێکی دیکە هەڵبینی بتکۆین ڕوویداوە کە تێدا نرخەکان یاخود هەڵبینەکە دووکەر دەبێت لە ساڵی سێمیە لە 2020دا 12/5 2020 ڕوویداوە چوارم ساڵیشی کە ئەمڕۆ و لەم ساڵدا ڕوویداوە لە 24 2024دا هەڵبینەکە ڕوویداوە لەگەڵ هەر ڕوودانی هەڵبینێکدا بتکۆینەکە دووکەر دەبێت. بۆ یەکەمین جار کە ماینەرەکان بۆ هەر بلۆکێکە بتکۆین وەرگرتووە 50 بتکۆین وەرگرتووە بەڵام کە هەڵبینەکە لە ساڵی یەکەمدا ڕوودەدات دەبێت بە 25 لە ساڵی دووەمدا دووبارە دووکەر دەبێت بە 12.5 لە ساڵی سێمدا دووبارەکە هەڵبینەکە ڕوو ئەدات و دووکردبوونەکە ڕوو ئەدات دەبێت بە 6.25 و لە ساڵی چوارەمدا دەبێت بە 3.12 ئەمە هەڵبینەکەیە پێشبینی دەکرێت کە ئەم هەڵبینە تاکو ساڵی 2140 ڕوو بدات واتە هەڵبین لە ساڵی 2140دا کۆتایی پێدێت و چیتر دووکردبوون ڕوو نادات هەڵبەتە ئەمە پێشبینی کراوە و باسی لەوە دەکرێت. بەڵێ بۆ یەکەمین جار کاریگەری لەسەر نرخی بتکۆین بۆ یەکەمین جار کە ئەم هەڵبینە ڕوو ئەدات کاریگەریەکە چۆن دەبێت بە ڕێژەی لە 5500 ڕێژەی بتکۆینەکە بەرز دەکاتەوە لە ساڵی دووەمدا بە ڕێژەی 1250 لە سەدا ئەمە ڕێژەی بتکۆینەکە بەرز دەکاتەوە بۆ جاری سێم کە هەڵبینەکە ڕوویداوە تا بۆ ساڵی سێم کە هەڵبینەکە ڕوویداوە بە ڕێژەی لە 700 نرخی بتکۆینەکە بەرز دەکاتەوە واتە ئەمە کۆی گشتیە تاوک لە مێژوودا بەرزترین نرخی ئاستی بتکۆین لە مێژوودا کە ڕوویدا بێت 73777 دۆلار بووە واتە نرخی هەر بتکۆینێک بەرامبەر بە بۆ ئەو نرخە مێژووی کە لە مێژوودا هەبووە زیاتر لە 7 دەفتەر بووە هەڵبەتە ئەمانە بەردەوام لەگەڵ گۆڕینی بتکۆیندا گۆڕانکاری بەسەردادێت. بەڵێ ئێستا ئێمە ڕاستەخۆ بە شێوازی سکایپ لەسەر کاریگەری هەڵبین بەڵێ ئەچینە لای میوانەکەمان کە ڕاستەخۆ لە سەدۆ لەگەڵمان ئامادەیە لەسەر کاریگەری هەڵبین لەسەر نرخی بتکۆین چی دەبێت دانیال عەبدوڕەحمان شارەزای بازاڕی کریپتۆکەرەنسیە کە ڕاستەخۆ لەگەڵمان میوانە کاک دانیال سڵاو لێ بێدەم کاتت باش سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونە سڵاو لە تۆش چاوان خام سپاس کاک دانیال سەرەتا دەمانێت با بزانین هەڵبین چییە بە ئەم دەستەواژە یاخود ئەم وشەیە بۆ بینە ڕوونکەینەوە هەڵبین چییە و ئەم هەڵبینە تا چەندە کاریگەری لەسەر نرخەکان دروست دەکات دەست خۆش چاوان خام بۆ پرسیارەکەت سەبارەت بە هەڵبین پێشەوەی هەڵبین ڕوونکەینەوە ئەبێ بزانین بیتکۆین چییە و ڕۆڵی ماینەرەکان لێرەیە چین بیتکۆین یەکەم دراوی دیجیتاڵیە جۆرێکی نوێی پارەیە کە بە شێوازی دیجیتاڵە لەسەر ئینتەرنێت مامەڵی پێواکرێ ئەم دراوە ژمارەکەی 21 ملیۆنە باشە ئەم 21 ملیۆنە هەمووی لە بازاڕان نیە لە ئێستاە 90 ملیۆن و نزیکەی 600,000 لە بازاڕایە واتە بە نزیکەی ملیۆنێک و 400,000 ماوە بخرێتە بازارەوە ئێستا لە ئێستا 90 ملیۆن و 500,000 لە بازارە ملیۆن و نیوەکی بە نزیکەی ماوە داغڵی بازار بکرێ ئەم ملیۆن و نیوە کێ ئینیەکان لە ڕێگەی جیازەوە بەرهەم ئەهێنرە ڕۆژانە ماینەرەکان چیەکەن لە ڕێگەی جیازی کارەبایی و لە ڕێگەی لە ڕێگەی کۆمپیوتەرەوە جیازی تایبەت بەخۆی ڕۆژانە هەڵەسن بە ماینینگکردن دروستکردنی بیتکۆین بۆیە کە ئەڵین هاڵڤین واتە دابەشبوونی با بڵین ئەو پاداشتەی کە ماینەر وەرێگرێ کەمە بێتەوە بۆ نیوە ئەو قازانجی کە وەرێگرێ کەمە بێتەوە بۆ نیوە کەواتە لێرە ماینەرەکان ڕۆڵیان چییە؟ ماینەرەکان لە ڕێگەی ئەوەی کە جیازی کارەبایی و جیازی لاپتۆپۆمانایەن چیەکەن؟ دوو ڕۆڵان هەیە دوو ڕۆڵەکان بیتکۆین شەبەکەیەکی نامەرکەزیە دیسنترەڵایزە بۆی بە دیسنترەڵایزی بمێنێتەوە نابێت لە ژێر دەستی یەک کەسا بێ بۆیە لێرە ماینەرەکان بوونیان هەیە
ماینەرەکان لێرە بوونیانەیە لە ڕێگەی ئەتوانم بڵێم دەیان هزار ماینەر لە جیهانە بوونی هەیە. ئەمانە دوو ئیشان هەیە. یەکەم وا ئەکەن شەبەکەکە ئاسایشی شەبەکەکە ئاپارێزن، ئاسایشی نێتۆرکەکە ئاپارێزن و دووەم چیەکەن کۆنفەرمی بلۆکەکانەکەن، بلۆکەکان تەزدیقەکەن. لە مقابلی ئەمەی کە ئەم ئیشە ئەکەن پاداش دەکرێنەوە. پاداش دەکرێنەوە بە چی؟ بە پێدانی بیتکۆین. بۆیە ئەبینین ڕۆژانە بڕێکی دیاریکرا و لە بیتکۆین بەرهەم ئێنرێ دابە شەکرێتە سەر ئەو کەسانی کە ماینەرن و با بڵین جیازی تایبەتیان هێنا و بیتکۆین ماینینەکەن. بۆیە قازانجەکان کەمە بێتەوە بۆ نیوە بەماوەترێ هاڵڤینی بیتکۆین. دوێنێ هەڵڤینی بیتکۆین ڕوویدا بۆ چوارەم جار لە مێژووی بیتکۆین خۆی داواتە ئەمی کە ڕوویدا دوێنێ چوارەم هەڵڤینی بیتکۆین بوو. بەڵێ کای دانیار دیارە بازرگانەکان ساڵانە خۆیان بۆ ئەم ڕووداوە ئامادە دەکەن. ئایا هاڵڤین چ کاریگەریەک لەسەر بازرگانەکان دروست دەکاتەوە لە دوای بەرزبوونەوەی نرخەکان بازرگانەکان دەبێت چی بکەن؟ عادەتەن ئەگەر ئێمە باسی هاڵڤین بکەین، هاڵڤین ڕووداوێکی زۆ گرنگ و چارە نووسازە. تەنها کاریگەری لەسەر ماینەرەکان نیە، بگرە کاریگەری لەسەر بازرگان و مستەسمرەکانیشا هەیە. کاریگەری بەگشتی کاریگەریەکی ئیجابی و پۆزتیڤی هەیە. هەر کاتێ ئەگە بگەڕێنەوە بۆ مێژووی بیتکۆین هەموو کاتێ دوای هاڵڤین بازار دەستی بە بەرزبوونەوە کردەوە. پێشبینیەکانیش بەواچن بە هەمان شێوە دوای ئەم هاڵڤینە دووبارە بیتکۆین دەست بە بەرزبوونەوە بکە. لێرە گرنگە لەو کۆنسپتە تێبگەین، لەوە تێبگەین بۆچی دوای ڕوودانی هاڵڤین بیتکۆین دەست بە بەرزبوونەوەکە. لەبەرەوەی سەرەتا کە بیتکۆین ماینین کرا دوای پێشتر بۆ هەر ئێمە بلۆکمان هەیە کە ئەڵێن بلۆکچین واتە سیلسیلەیەک زنجیرەیەک لە بلۆک باشە. جاران بۆ دروستکردنی هەر بلۆکێک لەسەر بلۆکچینی بیتکۆین لە مقابلە لە پاداشتا لە قازانجا 50 بیتکۆین ئەبەخشرا. دوای هاڵڤینی یەکەمی بیتکۆین کە ساڵی 2012 بوو 28 نۆڤەمبەری 2012 ئەم قازانجە کەمەوە بوو بۆ نیوە، بۆ هەر بلۆکێ 25 بیتکۆین ئەدرا. 4 ساڵ دوای ئەوە لە 2016 ئەم قازانجەم پاداشتە کەمەوە بوو بۆ نیوەی تر لە 25 هاتە 12.5. لە 5 مانگی با بڵێن 5 مەی 2020 سێم هاڵڤینی بیتکۆین ڕوویدا لە 12.5ەوە کەمەوە بوو بۆ 6.25 بیتکۆین بۆ هەر دەخولەکێک، بۆ هەر کۆنفەرمی هەر بلۆکێک. لەم هاڵڤینەیە کە دوێنێ ڕوویداوە کە 24 ساعتی بەسەرات نەڕۆشتووە، ئێستا بۆ هەر دەخولەکێک کە هەر بلۆکێک دروست دەکرێ لە مقابلە 3.25 بیتکۆین دابەشەکرێواتە لە هەر دەخولەکێکە 3.25 بیتکۆین ئەخرێتە بازاڕەوە. هاڵڤینی چوارەمە کاتێکی کەم تێپەڕیوە پێشبوونی دەکرێت نرخی بیتکۆین کاتە چەند؟ هۆکارەکە چی؟ هۆکارەکە ئەوەیە بەردەوام خستنە ڕووی بیتکۆین ڕووی لە کەمبوونەوەکە. جاران پێش ئەم هاڵڤینی کە ڕووبدا ڕۆژانە 900 بیتکۆین ئەخرایە بازاڕەوە، هاتە بازاڕەوە. ئێستا ژمارەیەکەمە بێتەوە بۆ 450 کەواتە بیتکۆین ئەسێتێکە بە جۆرە دیزاین کراوە، بە جۆرە داڕێژراوە کە بەردەوام عەدەدەکەی ڕوو لە کەمبوونەوەکە، لەگەڵەوەی کە خواستەکە زیاد دەکە پرنتکردنەکەی ماینینەکەی کەمە بێتەوە. بۆیە بۆ هاڵڤینی دواتر کە 2028 ئەم 3.5 دووکەر دەبێت کەمە بێتەوەتە نیوە بێتە 1.50 شتێک بەو شێوازەیە. بۆیە هەر شتێک لە قانونەکەی وایە، قانونی خواست و خستنە ڕوومانەیە، هەر شتێک خستنە ڕۆکەی کەم بێتەوە هین چێ بێ ئەبێتە هۆی بەرزبوونەوەی خواز لەسەری چکم ژمارەکەی محەددەدا و بڕەکەمەشی کامێنێتەوە بە جۆرە دیزاین کراوە تا ساڵی بە نزیکەی 2140 هەموو بیتکۆینەکان ئەخرێتە بازاڕەوە و ئەو 21 ملیۆنەی کە هەیە تەواو لەوە زیاتر ماین ناکرێ و کۆتایی پێدە.